کورد شەڕی ئازادیەکە شەڕی خۆخاوەنیەکە شەڕەکە لە پێناوەیە کە هەوێی هەبێ کە بوونی هەبێ کە ئیسپاتی وجودی خۆی بکە ڕاستە کورد هەیە نەتەوەیە خاکی هەیە شوێنی هەیە شوێنەزای هەیە بەڵام لە بەردەم هەڕەشەیەکی گەورەیە هەڕەشە گەورەکەیش ئەوەیە کە ئەو دوژمنانەی کە کوردستانیان بەسرادا بەشکراوە دژمنگەلێکی بێویژدانن دژمنگەلێکن هەموو ڕێگەیەکردنە بەر بۆ لە ناودانی خەونەکانی کورد لە ڕۆژاوای کوردستان لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە بەشوری کوردستان لە هەموو پارتەکانی کوردستان ستەمکاری زۆر بەربات کراوە بەرامبەر بە کورد ینی ستەمکاریەکی کراوە کە کاگەر مێژوو بینوستەوە تووشی سەراسیمەیە بیت تەنانەت لە ناگەورە کەرەباخێکی بچووکە کە کاتی خۆی کوردستانی سووردا مەزرا ستالین کە هات پرش و بڵاویانی کردەوە جینۆسایدی کردن بۆیە باوەڕی من تۆ لە بەردەم ئەم شەڕەیە دەبێت چاوەڕێی هەموو شتێ بکەیت یەکی لەو شتانە چەکی کیمیاییە کە کاتی خۆی لە باشووری کوردستان بەکاراتەوە لە ئاڵەبجە بەکاراتەوە لە گۆبتەپە بەکاراتەوە لە بالیسان لە سێوسێنان لە زۆر شوێنی تر بەکاراتەوە لە کوردستانی باشوور دەوڵەتی تورکی لە زۆر شوێن بەکاری هێناوە ئێستاکەیەوە نزیکەی زیاد لە 100 جار زیاتر لەم شەڕانی دواییە بەکاری هێناوە بانگەوازی خەڵک بۆ یا بانگەوازی دەستە بژێر یا بانگەوازی ڕۆشنبیران نووسەران نازانم سیاسیەکان ڕێکخراوەکان بۆی کە لیژنەیەکی نێودەوڵەتی بێلایەن بێت باڵین شیکردنەوە یا بەدەوڵەتون بۆم پرۆسەیە بکات زۆر گرنگە لەبەرەوەی کە لەسەر ئاستی دنیا ئەچێتە ڕۆژەبەوە من ئەزانم کە ئێستاکە میدیای دنیا و سیاسیەکانی دنیا و خەڵکی تری ژەمووە زانن کە تورکیا و چەکانە بەکارهێنێ و هەمووشیان زانن کە ئەردۆغان ئێستاکە دیکتاتۆرێکی زۆر گەورەیە هەموویان زانن کە ئەردۆغان ئێستاکە سەر لێشێواوێکی گەورەی سیاسی لە ناوچەکەیە دیگە پێشەوەی کە کورد لە ناودا تورکیای لە ناوداوە ئابووری تورکیای لە ناوداوە پێشەوەی هەوڵی لە ناوداری کورددا ژیانی لە زۆر شوێنی ناوچەی ترکیەوانوە بە تایبەتی لەگەری تورک بۆیە بە باوەڕی من هەموو دنیاگایان لەمە هەیە بەڵام بۆ خۆی ئەو وێنانەی کەلای ئێمە وێنەی کیمیاباران کە هەندێک وێنە لایە کە ڕەنگە ئەگەر لە میدیا نیشانی بی ئینسان تووشی ئازار کات تووشی شۆککە نەتوانێت سەیری کاوانە ئەو وێنانە میدیای گیانی کایبینێ ڕێکخراوەکان کایبینن هەڵبەت لێپرسینەوە لە دەوڵەتێکن کە لە بەرامبەر خەڵکی سڤیلە تۆ بەرامبەر حتا لە بەرامبەر چەکداریشە لە بەرامبەر پێشمەرگەیشە لە بەرامبەر گەریلایشە تۆ نابێت چەکی قەدەغەکرا بەکاربێنی چونکە ئەو چەکانە بە پێی یاسای نێودەوڵەتی قەدەغەکراون جۆرە چەکێکن کە حکومەتەکان ڕاستە دروست کراوە بەڵام حکومەتەکان مولزەم کراون کە پەنا نەبن بەو چەکانە چونکە لە هێرشما ناکازاکیەوە لە پێشەوەشەوە ئەو چەکانە بوونەمایی سوێرانکردنی دنیا بوونەمایی سوتاندنی خەڵک بوونەمایی تێکچوونی ژینگە بوونەمایی تێکچوونی سروشت و کاریگەری زۆریان بەجێهێشتووە لەسەر کۆمەڵگا لەسەر خەڵک لەسەر دواهاتەکانی خۆیان هەتانان کاریگەری کیمیایی هەڵەبجە سێژماوەەوە لە ئاڵەبجە لەسەر خەڵکی هەڵەبجە لەسەر خەڵکی کوردستان بۆیە باوەڕ نەوچەکانە دروستکراوە ڕاستە دروستکراوە نیزامی سەرمایه‌داری عالمی دروستی کردو دەوڵەتە هەڵسەنگەرەکان دروستیان کردو هەیەانە بەڵام پابەند کراون بۆی کە بەکار نەیە بۆ تورکیاش یەکێکە لە وڵاتانی کە پابەندە بۆی کە بەکاری نێنێ کە بەکاری هێنێ ئەمە تێکشکاندن و سەرپێچکردنی لە یاسای نێودەوڵەتی تێکشاندنی یاساکانی نێودەوڵەتیە بۆی دەبێت لە پرسیینەوەی لەگەڵا بکە ئەم بانگەوازی ئێمە ئیشکردنی ئێمە بۆیە کە ئەمە بکرێت کە من هیوادارم دنیا هەڵوێستیەوەیان هەیە بەرامبەر ئەو کیمیابارانە ئەزانی یاداشت و نووسین و بانگەوازی و پەیام وانە تۆ ئەیدەی بەگوێی خەڵکە ئەیدەی بەگوێی ڕێکخراوەکانە بەگوێی نەتەوەیەکگرتوەکانە ئیشی لەسەرەکەی ئەمێنێتەوە سەرەوەی ئەوان چەند کاری لەسەرەکەن زۆر جار کاری ئەوان بە ئاسانی دەرناکەوێ بە ئاسانی دەرناکەوێت من حەزەکەم چیرۆکێک بۆ بێڕمەوە چیرۆکی هەڵەبجە کە کیمیاباران کرا زۆر لەسەر خۆ حکومەتەکان دانیان پیانە مەسەن زۆر لەسەر خۆ لە سەرەتایە وێنەگرەکان وێنەکەیان نیشاندا مەسەن وێنەی عومەری خاوەر وێنەی قوربانیەکان وێنەی ناوشاری هەڵەبجە کە گەیشتە دنیا زۆر درەنگ کە میدیاش زۆر کاری لەسەر کرد میدیای هەموو وڵاتەکانی ئەوروپا کاریان لەسەر کرد بەڵام زۆر درەنگ دەوڵەتان بیریان لەوە کردەوە کە دەبێم خەڵکە بپارێزێت چونکە لە دوای کۆڕەوەکە ئەنجا مەترسیەکانی هەڵەبجە جارێتر سەری هەڵدایەوە لە دوای کۆڕەوەکە ئەوان هاتن بڕیاری 16 دانا بۆیە باوەڕی من زۆر جار دەوڵەتان لەبەرەوەی بەرژەوەندیە بەیەکیانەوە بەستێ حتا نەتەوەیەکگرتوەکانیش لەبەرەوەی تواتیوەی ئەو بەرژەوەندی دەوڵەتانە ئیشەکە زۆر جار ئەو موزەکەرەکان
نووسێ یاداشتەکان نووسێ پرۆژەکان بەرزەکاتەوە بەڵام ئیشکردن تایە لە ڕێگەی مافی مرۆڤ و ناوەندەکانی مافی و دەوڵەتانەوە کە خاوترە ڕوا تۆ ناکرێت یەکسەر بەرهەمەکەی وەرگریتەوە من بڕواکەم لەتەوە گوتەکان هەرو یاداشتە یاداشتی تریشی نووسیوە لە ڕێگەی خەڵکی تریش یاداشتیان بۆ تۆ یعنی هەرو یاداشتان نووسێ یاداشتی تریژە نووسێ لەبارەوە یاداشتی پێشتریشی نووسیوە لە سەرچار نووسێ ناوچەیە و کورد و زەبر و زەنگی دەوڵەتان بەرامبەر و کوردوانە لەگەڵ لەسەر شەڕی تێکداری و لەسەر هەموو ملانەیەکە هەیە ئەم یاداشتی خۆی نووسێ بڵاوی شێکاتەوە ئیش لەسەرەکە ئیش لەسەر مەسلەی مافی مرۆڤ شەکە بەڵام چەند کاردانەوەی بە لەسەر دەوڵەتان ئەوە کاتێوێ